ئێمە وەگوانە بێژانی سێسایق ئەمە هەشتم ڕۆژی خۆپشاندان و بایکۆتمانە بەداخەوە تاوەکو ئەم چرکە سادێکە قسە لەگەڵ ئێوە ئاکەین هیچ بەڵێنی کردداریمان نبینەوە لە ڕاستیە بەڵێنی گفتاری زۆرە ڕۆژانە بەرپرسانی پەروەردەیەنە سەرخەت و داواکەتان گەیشتووە و ئێمە لە هەوڵی چارەسەرکردنیان لەو چارەسەرکردنی دۆخی ژیانی وانە بێژان بەڵام دۆخی ژیانی وانە بێژان تاوەکو ئەم چرکە ساتە هیچ کرددارێکی بەخۆی نبینەوە من داوا لە بەرپرسانی پەروەردەیەکەم پەروەردە کەرتێکی بەهێز کەرتێکی ئەوەی کە لە پەروەردا بکرێت هەر شتێک بکرێت بژانەی وڵاتی بەدواوێت بەڵام بەداخەوە کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستانە زۆر بەدواوە ئەڕوات و ئەوەشی ئەنجامەکەیتی کە ئەیبینین نە ئینتیما بۆ وڵات ماوە نە خۆشەویستی بۆ وڵات ماوە هیچ شتێک نەماوە بۆیە داوا ئەکەین بەرپرسانی پەروەردە پەروەردەیی بن کاتێ بێن سەیری دۆخی ژیانی مامۆساکەن لە ساڵ 25 و 30 وانە بێژان کە مامۆسایانی میلاک مامۆسایانی پەروەردە پێکەهێنن گرفتێکی گەورەیان هەیە ئەوان کە دوای دەوامی خوێندن بە دوای ئیشوکارێکی تا ڕاکەن ئەمە وای لێ کردوون کە گرفتێکی گەورەیان بۆ دروست بێت و نەتوان وەکو پێویست ئەدای خۆیان بکەن بۆیە ناچارن مانگانە ساڵانە وەرزانە بایکۆتی وڵەکانی خوێندن بکەن ئەمەش بە ناچاری بۆ ئەوەی کە مافەکانی خۆیان بگرن داوا ئەکەم ئەو بەڵێنە گفتاریانەی کە ڕۆژان لە تیڤەکانەوە ئەیبینن بێ بە کردار و ئێمەش جارێکی تر ئاشنایان شەقامانە نەبی تاوەکو ئێستا ئێمە لە کۆبوونەوان و بڕیارمان نەیەوە تاوەکو ئەم چرکە ساتە بەردەوامی